ئەم کاتتان باش بنەرانی ئەزیز و خۆشەویست لە هەر کوێیەکەن سڵاوی گەرمی ئێواری سلێمانیتان لێبێت. تەوەری ئەم بەرنامەیە تایبەتم کردووە بە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان کە 18 شوبات ساڵەتی دامەزرانی ئەو ڕێکخراوەیە بۆ مەبەستەش بانگێشتی ئەژین محەممەد کە بەرپرسی لقی دەوروبەری سلێمانی یەکێتی قوتابیانی کوردستانە. خاتو ئەژین بەخێر بێت. بەخێر بۆ بەرنامەکەم. زۆر سپاس بۆ تۆ. خاتوێژین باسێکی ڕێکخراوەکەم بۆ بکەیت بمێژوێکی ڕێکخراوەکە یا بڕۆیتەوانە بە شێوەیەکی کورد گەر بێت و باسی ڕێکخراوەکەتی قوتابیانی کوردستانم بۆ بکەیت. بەڵێ سەرەتا 18 شوبات لە تەواوی ئەندامان وە لە سکرتێر و ئەندامانی سکرتارێت و ئەو کەسانی کە لە ساڵانێکی زۆر لە ڕێکخراوەکەتی قوتابیانی کوردستان کاریان کردەوە ئێستا لە بەشێک لە شوێنە گشتەکان یاخود لە حکوومەتدا کار دەکەن پیرۆز بێت و ئومێ دەکەم کە یەکێتی قوتابیانی کوردستان مێژوویەکی درێژتر لە ئێستای هەبێ و یەکێتی قوتابیانی کوردستان لە 18 شوباتی ساڵی 1953 لە سەردەستی باوکی ڕۆحینەتەوەی کورد بارزانی نەمر دابەزراوە و یەکێتی قوتابیانی کوردستان مێژوویەکی دوورودرێژ و نەپچڕاوە کە بە درێژایی 69 ساڵە خزمەت بە چینی قوتابیان دەکا بە بێجیاوازی و لە یەکێتی قوتابیانی کوردستان خاوەنی 14 کۆنگرە و 6 کۆنفرانسە کە هەرێکێک لەمانە کۆمەڵە کەسێک سەرکردایەتیان کردووە ساڵانە یەکێتی قوتابیانی کوردستان گۆڕانکاری لە ستافەکانیدا دەکاتە مەش بۆ نوێبوونەوە و بەردەوامیدان و گرنگیدانی زیاتر بە یەکێتی قوتابیانی کوردستان تا لە هەر شوێنێک قوتابیان هەبێ ئێمە لەو شوێنە هەین و لە پشتگیری لە مافەڕەوەکانی قوتابیان دەکەین کە لە داهاتووشدا هەر بە هەمان شێوە بەردەوام دەبین و کاری زیاتر دەکەین بۆ ئەوەی یارمەتی قوتابیان بدەین تا بەرەو پێشچوونچن. ئێوە بە چ جۆرە کار لەسەر قوتابیان دەکەن ئەو ئامانجانێک ئێوە هەتانە یاخود ئەو فکرانێکی ئێوە هەتانە ئەتانەوێت کاری لەسەر بکەن سەبارەت بە قوتابیان چین؟ یەکەمی شلوک و قوتابیان ئێمە زیاتر بەبێ جیاوازی ڕەگەز ئاینەتەوە خزمەت دەکەین جا هەر ئاینێک بێ هەر ڕەگەزێک بێ ئیش دەکەین ئەمە بە تەواوەتیش ڕەنگی داوە تەوانێت کە لە چوارپارچی کوردستان ئیش دەکەین هەر لە هێمای شیکردنەوەی یەکێتی قوتابیانی کوردستاندا دیارەکە بەبێ جیاوازی لە چوارپارچی کوردستاندا ئیش دەکەین و ئێمەش زیاتر کار لەسەر بەرەو پێشچوونی قوتابی دەکەین فێربوون زانست و دروشمەکەشمان نوێبوونەوە و بەردەوامیە و کار لەسەر زانست و خەبات و داهێنان دەکەین و ئەمە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ئێمە و گرنگی دین زیاترێکێک لە هەرە سەرەکی تریشتیر کە چەسپاندنی هەستی نێتەوایەتیە لە ناو تاکەکان یاخود بڵین لە ناو قوتابیدا کە زیاتر پاراستنی خاک و نیشتیمان ئەوە لە پێش هەرە سەرەکی ترین بابەتەکانی ئێمەیە و دواتر فێربوون و گرنگیدان بە توانای قوتابیان گرنگیدان بۆ قوتابیانەی کە کۆمەڵک بەهرەیان هەیە کە بەهرەکانیان پێویستە گرنگی پێ بدرێ بێتە پێشەوە ڕێنیشاندەریان بێ ئەوەی کە لە خاڵە سەرەکیەکان و بە هەمان شێوەش لە هەر شوێنی قوتابیان پێویستیان بە هاوکاری بێ جاچ لە ڕووی مادی معنەوی بێ ئەمە پێی توانە هاوکاریان دەکەین. باشە ئەژین پێم وا بێت کۆمەڵێک مەرج و تایبەتمەندی هەیە لە یاساکانی ڕێکخراوەکەتانە تۆزێک قورسن ئەمە وای کردووە کەوا بە بەردەوامی ڕێکخراوەکەتان لە نوێبوونەوەیە بەیەکێک لەوانەکە بێ ئەو کەسانی لەو ڕێکخراوەیە کارزەکەن قوتابی بن ئەنی تا قۆناغی 12 هەنا ئەو کەسانی کە دەبێت لە ڕێکخراوەکەدا ئەندام بن مافی ئەندامێتیان هەیە مەرجە قوتابی بن واتە لە قۆناغی 8 9 بنەڕەتی و 12 ئامادەی و ئەوانەشی کە قوتابی دیبلۆم یاخود ماستەرن یان بەکالۆرسن تا دکتۆرا ئەوانە دەتوانن ببنە ئەندام لە یەکێتی قوتابیانی کوردستان و لە هەمان کاتیشدا لە دوای 1 ساڵ لە تەواوبوون بەسەر خوێندنیاندا مافی ئەندامێتیان لێ وەردەگیرێتەوە چکە ئێماڵین کار لەسەر قوتابی دەکەین ئەو کەسە کە قوتابی نامێنی بۆیە لای ئێمە بە ئەندامبوون نامێنێتەوە بە هەمان شێوە ئەوانەشی کە بەرپرسیارەتی وەردەگرن ئەرکی ڕێکخراوەکە وەردەگرن دەبێ قوتابی بن. بەڵێ ینی من پێم وابوو لە قیسان کۆ پەیمانگاکان ناگرێتەوانەوە پێم وابوو هەر تا قۆناغی دواناوەندی دەبێت بەس ئەگەر هەر خوێندکاری بەکالۆریۆس و ماستەر و دکتۆراش بێت مافی ئەوەی هەیەکەوە لە ڕێکخراوەکەدا ئێمە مەکتەبی سکرتاریەت کە چەند لە نووسینگەیەکمان هەیە و ئەوانەی کە فراوانترن لقن و ئەوانەی کە بچووکترن بە نووسینگە حساب دەکرێت ناوچەکان و لقی زانکۆ و پەیمانگاکانمان هەیە کە لە سنووری هەولێر لە سنووری دهۆک لە سنووری سلێمانی ئەمانە کۆمەڵێک
نوێنەرایەتی دەکەن و سەرپەرشتی ئەو سنوورە دەکەن و ئەوانەی کە قوتابین بس ئەوانەی کە لە 1 تا 6 سەرەت یعنی لە 1 تا 6 سەرەتایی ئەوانە ناتوانن ببنە ئەندام لە یەکێتی قوتابیانی کوردستان چونکە لەو تەمەنەدا لە قۆناغی پەروەردەکردندا ناتوانانی زۆر بۆ ڕادەیە کاریگەریەکی ئەو تۆی هەبێ ناتوانانی لە سەرەتادا بەو شێوازە بینتە پێشەوانە بەڵام زانکۆ و پەیمانگاکان و لە هەمان کاتدا ئەوانەی کە زانکۆ و پەیمانگاکانیش تاوا دەکەن لە قۆناغی ماستەر دەخوێنن یاخود دکتۆرا دەخوێن هەر ئەن دەتوانن بە ئەندامە لە یەکێتی قوتابیانی کوردستان و ساڵێکیش لە دوای تەواوکردنی خوێندنەکان هەر دەتوانن لە قوتابیان بمێنەوەوانە تا دوای ساڵێک. زۆر باشە گەر بێت و بگەڕێنەوانێ بۆ مێژوو بەستی کۆنگرەکانم بۆ بکەیت بەرپرسی ئەو ڕێکخراوانە کێ بوون ئێستا ئەو کەسانی کەوا لەوێ کاریان کردووە کێن و کار و پرۆژەتان چی بووە چیتان کردووە؟ بڵێ کۆنگرەکانی قوتابیان ئەگەر ئاوڕێک لە ڕابردوو بدینەوە کۆنگرەکان زۆر جیاواز بوون ئەمە هەندێکیان لە سەنتەری شاران نەبوون ئێمە وەکو قوتابیان لە ماوەی 69 ساڵ خەبات 14 کۆنگرە و 6 کۆنفرانسیان بەستووە کە لە کۆی ئەمانە لە شاخیش کۆنگرە کراوە و لە هەمویان هەر لە سەنتەری شارەکانە نەبوون و یەکێک لە کۆنگری یەکەم و دووەم مام جەلال وەکو سکرتێریەکێتی قوتابیان بووە کە یەکێک بووە لە سکرتێرەکان لە کۆنگری یەکەم ئەو بە سکرتێر دادراوە و کۆنگری دووەمیش هەر بەڕێزیان بووە تا سکرتێر واگەر باسی کۆنگری چوارەم بکەین کۆنگری چوارەم نیشیروان مستەفا کە لە ساڵ 1964 کە لە چۆخماق سەربە قەزای ماوەت ئەو بۆتە سکرتێری ڕێکخراوە جێشانازین بۆ ڕێکخراوە جێشانازیە کۆمەڵە سەرکردەی پێگەیاندووە و بە هەمان شێوە لە کۆنگری هەشکا مامۆستا ساسان ئەوەی کە ئێستا وەزیری شارەوانیە بەڕێزیان سکرتێری ڕێکخراوەکە بوون و بە هەمان شێوە ئەو کەسانی کە لەم ڕێکخراوە کار دەکەن لە دوای تەواوکردنی ئەرکەکەیان لە ڕێکخراوی قوتابیان دەچنەوە ناو ینی حکوومەتەوە یان لە شوێنە گشتەکانەوە یان لە کاتی تایبەت خزمەت بە چینی قوتابی دەکەن و لە ئێستاشدا ینی ژمارەی قوتابیان نوێبوونەوە بەردەوامی دەکات ساڵ بۆ ساڵ گۆڕانکاری دێجا ئایا ئەمە 4 ساڵ جارێکە یاخود 2 ساڵ جارێکە یان خۆی حدەتەکە دیاری کراوە 2 ساڵ جارێک 4 ساڵ جارێک گۆڕانکاری دەکرێت ئەمەش بەمانای ئەوە نییە کە گۆڕانکاری لە ستافەکەدا بکرێت بەڵکو و کۆنگرە دەکرێت یان کۆنفرانس دەکرێت بۆ نوێبوونەوە و بەردەوامی و هەڵسەنگاندی کار و چالاکیەکانی ڕابردووە پلانتانە گۆڕن بۆ کۆنگرەکان زیاتر بۆ ئەوەیە کە سەنگاندن و گەڕانەوە بۆ ڕابردوو کار و چالاکیەکانی ڕابردوو چۆنتر بووە و پلان دانانە بۆ داهاتووش کۆنگرەکانی قوتابیان زیاتر بۆ ئەوەیە. بەڵێ چۆن پلان بۆ داهاتوودانن ینی ئەو پێویستە بە بەردەوامی لە ڕیفۆرما بن بە پێی خواستی قوتابیان بە پێی پێویستی کۆمەڵگا بە پێی پێویستی چینی قوتابی ئێوە ڕیفۆرم پێویستە بیکەن نوێترین ئەو پرۆژانە چینکەوە بەتەمان بۆ قوتابیانی ئەنجام بدەن. بڵێ بۆ قوتابیان زۆر پرۆژەمان ئەنجام داوە ئێمە ینی ئەگەر باز لە پرۆژەکانی بکەین مێژوویەکی دوور و درێژی هەیە پرۆژەکان ناتوانم بۆ منم بە چەند دقەیەک باسی سەرجەم پرۆژەکانی قوتابیان بکەن بەڵام لە هەر شوێنە قوتابی هەبێ ئێمە خزمەتمان کردووە بۆ نمونە لە بواری گرنگیدان هەر ئەوە نەبووە کە تەنها ئەو ناوچانەی کە لە سنووری ئێمە بن و نزیکترین پرۆژەیان کە ئەنجامان داوە یەکێک بۆ لەوانە گرنگیدان بەلایانی ڕۆشنبیری قوتابیان بووە کە زانکۆی کەرکوو وەشی کوردی کتێبخانەی لێکراوەتە وەکو سکرتارێتی قوتابیان و هاوکاری لەگەڵ سەنتەری خاما هەستاوین بە ئەنجامدانی هەڵمەتێک بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی زانکۆی کەرکوو کە بڕی 4000 کتێب بۆ کتێبخانەکە دابین کراوە بە هەمان شێوە بۆ زانکۆی بەغدا بەڕێوە چووە لە نزیکترین چالاکیشدا کە یەکێک لەوانە قوتابخانەی کتێبخانەی پینەمەگرون بووە کە سووتێنراوە ئێمە وەکو سکرتارە دوکوولەقەکان کتێبمان پێشکەش بە کتێبخانەکە کردووە یان گرنگیدان بەلایانی قوتابیان بووە کە سنتەری ئاڵا بەشێکە لە یەکێتی قوتابیانی کوردستان کە لە شاری سلێمانی چەندین شێوە کاری کۆ کردوێتەوە پێشانگایەک بە ناوی نیشانی ڕەنگەکانمان کردوێتەوە یاخود چەندیانەیەکی وەرزشیمان هەیە کە کۆمەڵی گەنج و لاو لە بواری وەرزشدا لەوێ دەتوانن کارەکانیان بکەن یاخود ئەو قوتابیانەی کە دەچنە بەشە ناوخۆیەکانەوانێ ڕەنگە حکوومەت نەتوانێت تەواوی کەلێنەکان پڕکاتەوە چکە کوردستان فراوان و کێشەکانی زۆرترە بەڵام ئێمەش لانی کەم توانیمانە یارمەتێکی بچوو بینیان ئەو شتانەی کە هەیە بگەینە سەروی خۆمان بوو نەیەکێک لەوانەی کۆتایی کاتێکە لەم ماوانەی ڕابردوودا خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆکان بۆ گەڕانەوەی دەرماڵەکە چەند ساڵێکە بڕاوە بۆی قەیرانی دارایی و بۆی چەند بارودۆخێکی ترەوانێ ئێمە لە ناو خۆپیشاندەراندا بووین دەمیستە پرسیارشت لێ بکەم یادداشتنامەیەکتان داوە بە بەڕێز مەسرور بارزانی لە دوابدوای ئەوە دەرماڵە بۆ قوتابیان گەڕایەوە چۆن بوو ئەو بەڵێ خۆپیشاندانی قوتابیان ڕێژەیەکی زۆری کردووە تەمان لە
قەیرانێکی دارایی بوون پێشوەختا بەڵام خۆشبەختانە بە هەوڵ و ماندووبوونەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەت شتەکان چاک بووە بەڵام لە ئێستادا ینی قوتابیان خۆپیشاندانێکی زۆریان کردووە تەنانەت ئەوڵەکانی خوێندنیان هەمووی چۆڵ کرد کە مەشکاریگەرێکی زۆر هەبوو لەسەر ئاسی فێربوون و کردی خوێندن پەکی کەوتبوو لەو ئاستەیە بەڵام خۆپیشاندان لە ناو خۆپیشاندەراندا ئێمە وەکو سکرتاریە دووکو لەقەکان چینێتە ناو خۆپیشاندەرانەوە گوێمان لە ڕاکانی ئەوان وەرگتووە دواتر داواکاریەکانی ئەوانمانوەکو یادداشتی پێشکەش کردووەوە بە ڕێزیان ڕێزدار مەسوول بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری قوتابیانی زانکۆکان کۆبووەتەوەوانەوە لە دوای کۆبوونەوەکە بەڵێنی پێدان کە هاوکاریەکانیان هاوکاریان بکات و هاوکاریەکانیشی پێگەیان ئەو بوو بە بڕیاری جەناویان لەسەر ڕاستپاردەی جەناویان ئەوە لە 2022 بڕیار درراوە دەرماڵە بکاتەوە بۆ قوتابیان کە لە ئێستادا خۆشبەختانە دەرماڵە لە دوای چەندین ساڵ گەڕاوەتەوە بۆ قوتابیان کە ئەمەش یەکێکە لە هەوڵ وە لە کارەگرنگەکانی سەرۆکی حکوومەت کە لەم کابینە نوێدا ئەنجامیداوە. ئێوە خۆتان لە نزیکەوە خۆپیشاندەرانتان بینی ئەو قوتابیانە قسەتان لەگەڵاکردن ڕاستپاردەکانیانتان وەرگرت؟ بەڵێ لە نزیکەوە لە ناو خۆپیشاندەراندا بووین لەگەڵیانە بووین ئەوە نەبووە کاتێک کە ئەوان دەچنە سەر شەقام ئێمە دوورکەوینەوە لەیان بەڵکو لە نزیکیان بووین گوێمان لە داواکاریەکانیان گرتو و لە هەمان کاتدا بە یادداشتێکیش بەرمان کردوتەوە. باشە ژیخان تۆ ئەگەر بێت بێنە سەر خۆت لە کێکەوە دەست بەکار بوویت وەکو بەرپرسی لەقی دەوروبەر وابزانم تۆ یەکەم ئافرەتی کە بەرپرسی لەقێک بێت لەوە ڕێکخراوەدا چۆن هەستێکە لە کێکەوە دەست بەکاریت؟ من لە ساڵی 2009 وەکو ئەندام سەرەتا لە یەکێتی قوتابیانی کوردستان دەست بەکار بووم و دواتر بوومەتە کارگەڕی لێژنە ناوچەی شارباژێر ماوەت و لە دواییدا بوومەتە بەرپرسی ناوچەکەوە لە خۆشبەختانەوە بە خۆشحاڵی و وەجیشان نازی منە کە لە 2010 بوومەتە بەرپرسی ئەم ڕێکخراوە تا ئێستاش بەردەوام و وەکو لقی دەوروبەری سلێمانی و بەرپرسیارەتیم وەرگتەوە بە خۆشحاڵی شۆجی شانازی منەوە لە ئێستادا وەکو بەرپرس و لە قونسینگەکان بەڵێ یەکەمین ئافرەتم لە نایاندا بەڵام لە پێش منەوە گەر بگەڕێنەوە بە ڕابردوو سەیری بکەین کۆمەڵێک ئافرەتی بەزمون و کۆمەڵی ئافرەتی چالاک لەو ڕێکخراوەدا کاریان کردووە بەڵام لە قۆناغی ئێستادا بڵێ وەکو بەرپرسی لەق من تاکە ئافرەتم لە نایاندا و ئەوەش شانازیە بوو من و وەسپاس بۆ ڕێکخراوە کە ئەو متمانیان بە من بەخشیوە. وەکو ئافرەتێک ئەو بەستانێکەوە هاتوونەتە ڕێت وەکو بەرپرسێکی ئەو لقا چی بوون؟ بێگومان هەموو ئافرەتێک لە شوێنێکە کاتێک کارەکات بەرپرسیارێکی تێکی لەسەر شانە کۆمەڵێک بربەست و ناحەزی بۆ پێیا دەبێت کە بیشکێنێت ئەو بربەستانە چی بوونکەوە؟ بە شێوەیەکی گشتی هاتوونەتە ڕێتەوە. بێگومان لە هەموو شوێنێک بربەست دروست دەبێت بەڵام ئەومانە ئەوە نەکرد بۆ ئافرەتان بۆ پیاوانیش خۆی هەیە دروست دەبێت ئەمە کێشەیەکە لە کۆنەوە بینی مرۆڤەکانە پەیوەندی بە ڕێکخراوەکانەوە نیە ئەمە لە بینی خودی مرۆڤەکانەوە دروست دەبێت چونکە نیکە لە قوتابیان لە چەند شوێنێکی تریش و هەموو کەسێک کاتێک ئەوێ خزمەتێ بکە یاخود ئیشێ بکە بربەستی توش دەبێت. من وەکو خۆم زۆر مرتاحم بە کارکردن لە ڕێکخراوەکەوە هەمیشە شانازیشی پێویستکردوویەکی کە لە دەستکەوتە گرنگەکانم یەکی کە لەوانەیە کە لە ڕابردوو خۆمدا تۆماری دەکەم ئەوەیە کە لەو ڕێکخراوەدا کارم کردووە بەڵام وەکو بربەست زیاتر ئەوانەیە کە لە دەرەوەی ڕێکخراوەکەدا تووشم دەبێت بۆ یەکێک لەوانە قسەی کۆمەلگایە و یەکێک لەوانە کە چوار دەورەکەت کاریگەری هەن زیاتر هەیە بۆ نمونە لەلایەن نەفسیەوە تووشی نەخۆشی نەفسی دەکەن باڵێن بۆ ڕادیە هەندێکیان هەیە کاریگەریان لەسەر دەبێت کاریگەری دەرەوەیە بەڵام خۆشبەختانە من هەتا ئێستاش بەردەوام و نمهێشت ئەو کاریگەریانە بگاتە سەر و قسەکانی دەرەوە بۆ ڕادیە کاریگەری هەبێت لەسەرم وە لە هەمان کاتیشدا و ڕێکخراوەکەشم پاڵپشتمە لەوەی کە ئافرەتم ئەگەروان پاڵپشن نەبوونیان نەمتوانی تا ئێرە بەردەوام بم بێگومانەوە ژێتیکە لە خاڵە سەرەکیەکان. باشە باسیەوە بۆ کە بزانام لە ڕێکخراوەکەدا لە بەرپرسانی لقەکاندا لە ئەندامانی سکرتارەتدا ڕێژەی ئافرەت چۆنە؟ وەکو ڕێژەی ئەندامبوون ڕێژەی ئەندامان ئافرەت زۆرە بەڵام وەکو لە ڕێژەی کارکردن لەناو لە ناو سکرتاریەت یاخۆ بڵێن لە ناو لقەکاندا بە ڕێژەیەکی کەمە ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوە نییە کە ینی سکرتارەتەکەم ئافرەتی قبول نەبێت ئێماڵین بەبێ جیاوازی ڕەگەز و ئاین و نەتەوە ئەتوانێت کارکات و خزمەت کات چکە هەدەفی ڕێکخراوەکە خزمەتکردن و کارکردنە و بە هەمان شێوە ئافرەتان خۆیان هەندێک کات هۆکارن هەندێکات خۆیان هۆکارن کە بۆی نەگەنە ئەو لەوانەیە مەرجیان قبول نەبێت نابێت ئەو مەرجیان قبول نەبێت ئەو مەرجە هەیە لە حاڵەتێکان لە نایانە بەڵام وەس کاریگەری نییە بۆ ڕادەیە بەڵام هەندێک کاتیش ئافرەتەکان خۆیان دەور دەبینیان ئەو ژینگەیە کە لێی هەڵکەوتون بە نمونە من هەمیشە وتومە کە خێزانەکەم جێ شانازی من ئەگەر خێزانەکەم بە نمونە لەسەر خۆم بڵم ئەگەر خێزانەکەم یارمەتی دەرم نەبوونایە با ڕێکخراوەکەش مەرجی ئەوە بێ کە
ئافرەت دەتوانێت کار بکات و بۆ پشتگیری ئافرەت دەکەن بەڵام لە لایەنێکی ترەوە ئەگەر بگەڕینەوە بۆ کۆمەڵگا ئەگەر ئایلەکەت پشتن نەگرێ یان خۆت ئەو حەزت بۆی نەبێ ناتوانانی کارکەی و من هۆکارەکەی زیاتر بۆ ئەوە دەگەڕێن بۆ زۆر و پرسیارشم ئاڕاستە دەکرێت کە بۆچی ئافرەتی کەمە پێم وایە ئافرەتان خۆیان کەمن هۆکارەکەونی ئەوەی من بینیمە پشتگیری ئافرەت دەکرێت و لە کاتێکدا ئافرەت ئەگەر چووکترین بیرۆکەشی پێبێ ئەمان تەنگەشە بە بیرۆکەکانی دەدەن ئەگەر ئافرەتێک حەزی بە کارکردن بێ هانی ئەدەن پشتگیریەکەن تاوەکو ئافرەتەکە گاتە ئەو قۆناغی کە بە تەواوەتی پشت بەخۆی بەستێت و خزمەت بە ئەژین خان ئەو مەرجی کە هەیە نابێ هاوسەرگیری کرد ئەمە بۆ پیاوانیش وایە بۆ کوڕانیش نابێ هاوسەرگیری بکەن ئەو مەرجە لە پێشتر هەبووە یاخود بەس بۆ ئافرەتانە نه ئەو مەرجە لە ئێستادا بۆ ڕادێر نەماوە ئەو مەرجە کە پەیوەند بووە بە ناوخۆی ڕێکخراوەکەوانێ بەڵام ئەوە مەرجێکی تا حەدە من دەتوانم بەڵام سوپاسیان دەکەم ڕەنگە گەر من زەواجم کردیان نەمتوانێت بەڵێ چکە ئافرەت ئەگەر زەواجی کرد کۆمەڵە ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانە دوای ئەوەی یەکێک لە ئەرکەکانی ترکە لە دوای ئەو وەرکێتە سەرشانی دایکایەتیە چکە ئینسان کاتێکە لە یەک بە وەراخۆی ئەبینێتەوە زۆر سەرکەوتوترە وەکوولەوەی کە لە چەند بوارێکەیە و کاتەکەی تەرخانەکە تۆ هەر لەوەی کاتژمێرێکت هەبێ بۆ سێ کار تەرخانیکە یان کاتژمێرێک هەبێ بۆ یەک کار تەرخانیکەی منوکو خۆم زۆر مرتاحم بۆ ئەومەرجەوە هیچ کەشێکیشم لەگەڵی نییەوە بەهمان شێوە ئەومەرجە ئێستادا لە قوتابیاندا تا حدێک کاڵ بۆتەوانێەوە لە کۆنفرانسی پێشووتر بڕیاری لەسەر دراوە یاخود لە کۆنگرەکانی پێشووتر بەڵام لە ئێستادا چەند کەسێکیان سەواجیان کردو و هیچ ئیشکالاتێکیشی دروست نەکردووە چارەنووسی ئەو کەسانی کەوا لە ڕێکخراوەکەدا کار دەکەن و پەیڕە و پرۆگرام مافی کاتی کارکردنیان لەو ڕێکخراوەیان نامێنێت چارەنووسیان بەچی دەگەن بەڵێ ئێمە بەس ئەومان کروتمان کۆنگرە و کۆنفرانسەکان بۆ ئەوەیە کە گۆڕانکاری بکرێت لایەندا کۆمەڵە کەسانی تر دێنە پێشتر و ئەوانە وەزیفە وەردەگرن لە دوای تەواوکردنی ئەرکەکانیان لەو قۆناغی کەتیدان و لە قۆناغی دواتر ئەو کەسانە بە پێی ئەزمون و لێهاتووی خۆیان دەگەڕێنەوانێ بۆ ناو یاخود حکوومەت یاخود لە شوێنە کەرتەگەشتەکان دەخوێن بۆ نمونێمە چەند کەسانێکمان هەیە یەکێکیان لەوانە بەڕێز ساسان ئەوەی کە ئێستا وەزیری شارانی و پێشتریش ئاماژەم پێدا ئەو پێشتر سکرتێری ئەو ڕێکخراوە بووە و بە هەمان شێوە کە وەزیری پەروەردە مامۆستا ئالان ئەو یەکێک بووە لە ئەندامانی ئەو ڕێکخراوە بە هەمان شێوە و چەندان کەسی ترمان هەیە لێ هاتوویان بۆ نمونەیەکێک لەوانە کە مام جلال کە بەرپرسی حیزبێک و سەرۆک کۆمارەوە چەندین لەو پۆستی تر ئەو سکرتێری ئەو ڕێکخراوە بووە ئەوانەی کە لە یەکێتی قوتابیانی کوردستان کار دەکەن یەکێتی قوتابیانی کوردستان دەتوانین بڵێن و وەکو ڕێکخراوێکە پێگەیاندنی کادرەوە زیاتر گرنگی دانە بە کادر و کادر پێگەیەنێ ئەژینهان پێما بێتۆ جەبە بینەوە سەر ژیانی تایبەتی خۆت پێما بێتۆ پێشتر یاریزانی تۆپی بالە بوویت بەڵێ ئێستا کاتت بۆ تەرخان کردووە چۆن کار لەسەر کردووە لەی گیانەیە کە یاریزان بوویت من پێشتر وەکو لە زانکۆژ لە قوتابیان زۆریان حەز بەو شتانەیە وەک ئەیبینین ساڵانە لە زۆربەی قوتابخانەکانە تۆپی بالە ئەکرێتەوانێ بۆ کوڕان تۆپی پێ ئێوە کاردانە سەرەوانە کردووە و خۆشە یەکێکی لە یاریزانەکان باسی ئەوم بۆ بکەیت ئەو خولیایەت برە پێداوە من وەکو پێشتریش لەو کاتە پێش ئەوەی هەر لە سەرتاوە ئەندامی قوتابیان بۆ من لە پۆلی هەشتەوە دەستم پێ کردووە یاخۆ لە قۆناغەکانیدا تۆ دەستم پێ کردو بێگومان لە قوتابیان بەردەوام و لە خوێندنەکەشم بەردەوام بووە من لە زانکۆی سلێمانی لە بەشی وەرزش خوێندیمەوە لە هەمان کاتیشدا لە دوای تەواوکردنی خوێندنەکەم و قوتابیان پاڵپشتم بوون پشتگیرم بوون بۆ نمونە من لە کاتی بتوڵاتەکانە کاتێکە ڕۆشتومە تەبەخا بۆ بتوڵی عێراق قوتابیان مۆڵەتیان پێدا و پشتگیریان کردو من چەند ماوەیەک مۆڵەتم وەرگرتووە ئەرکەکەم جێهێشتووە و ڕۆشتوم خەریکی وەرزشکردن بووم ئەمە گرنگیەدا بە لایانی وەرزشکردن و لە هەمان کاتیشدا من لە یانەکانی کوردستان کارم کردووە و یەکێک لەوانە ئەفرۆدەیت بووە و لە پێشمەرگی سلێمانی لە سیروانی شارەزۆر لە ئافرەتانی هەولێر لەوانە کارم کردووە بەڵام لە ئێستادا زیاتر حەزم بە کاری ڕێکخراوەیی هەیە حەز دەکەم زیاتر لەو ڕێگایەوە بتوانم خزمەت بکەم هەرچەندە وەرزشکردن حەزێکە و بێگومان پرسیاری ئەوە شتێکە کە ئاخۆ گرنگیەدا بە لایانی وەرزش بێگومان قوتابیان گرنگیەدا بە لایانی وەرزش بە لایانی هونەری و بە چەندین لایانی تریش گرنگیەداوە مەرج نییە تەنها هەر لایەنێک بێ ئێمە هەموو ئەو لایەنانەی کە قوتابی خۆی پەسەندێتی یاخۆ قوتابی خۆی هەڵی دەبژێری ئێمە پشتگیری دەکەین تا بەرەو پێشچوو بڕۆ پلانی خۆت بۆ داهاتوو چییە بۆ ژیانی خۆت ئایا دەتەوێت هەر لەو ڕێکخراوەیە بمێنیتەوانێ کار بکەیت یاخود دەتەوێت چیتەوە بۆ خولیاکەی خۆتکەویش یاریزانی و
تۆپی بالێ وازم لە هیچیان نێنەوە ئەوە حەزم خولیایەکە کە وەرتشەکاتوانم لە هەر قۆناغدا بێ بیکەم و ڕێکخراوەکەش پاڵپشت و پشتگیر من و بە هەمان شێوەش حەزم بە کارکردنی ڕێکخراوەیی هەیە چکاوە تەمەنێکە من مناڵ بووم لە ناو قوتابیانە دەستم پێ کردووە حەزیشم پێ هەیە چکە بڕوام بە کارکردنی ڕێکخراوەکە و بڕوام بەو مافانە هەیە کە لە ڕێکخراوەکەدا هەیە بۆیە هەمیشە حەزم بە کارکردن هەیە لە ڕێکخراوەکە و هیچ کاتێکیش بێ ماندووبوون ناوەستم لەو ڕێکخراوە. نوێترین پرۆژەتان یاخو پلانی داهاتووتان وەکو لق وەکو ڕێکخراوەکە ناڵم وەکو سکرتارێت وەکو لقی خۆتان چییە لەسەر قوتابیان کە بیکەن؟ بڵێ ئێمە زیاتر وەکو قوتابیان لە سنوورەکە ئێمە فراوانە کە دەوروبەری سلێمانی دەگرێتەوە زیاتر با بڵێن گوندەکان دەگرێتەوەە خۆت قەزا و ناحەکان دەگرێتەوە بوون سنووری ئێمە قەرەداخۆن ئاربەت و شارباشێ ڕۆماوەت و دوکان و پیرەمەگرون و باماشەوە خەلەکان و بازیان و تاسۆجە و بەکرەجۆ دەکا باوک بڵێن بازنەیەک لە چواردەوری شاری سلێمانیدا سنوورەکە ئێمە فراوانە زیاتر دەبێت کار لەسەر ئەو بکەین ئێمە زیاتر گرنگی ئەدەین بە ئەو پێداویستانەی کە قوتابیان هەیەە یاخود ئەوان قوتابیەکانی ئێمە زیاتر لە دەرەوەی شارن تێکەڵ بۆ هەڵکەوت و جوگرافیایی ناو شار نەبوون ئەگەر قوتابیەک بەهرەمەند بێ ئێمە بەخۆش حاڵێەوە هاوکاری دەکەین بەهرەکانی دەگەینە سەر و خۆیان لە ئەست و سۆنگی خۆی لە سنوورەکەی خۆی یارمەتی دەدەین و بە هەمان شێوەش لەبیر نەکەین کە ئێمە تەنها لە قوتابیانە ئەو شتانەمان جێبەجێ نەکردووە بۆ نمونە لە تونتیژی دژ بە ئەفرەتان کە دەکرێت لە ئاڵمەتی شانزە ڕۆژێ بەرەنگاری ئێمە وەکو لە چالاکیمان هەبووە بە هەمان شێوەش هەموو ساڵێک لەو هەڵمەتەدا ئێمە کار و چالاکی خۆمانمان هەبووە بۆ نمونەیەکێک لە کار و چالاکیەکانی لەق لەوەیە هەستاین بە سیمینارات لەسەر تونتیژی دژ بە ئافرەتانیان یاخۆت هەستاین بە پێشبڕکەی لانی وەرزشەکەی پێشبڕکەی پاسکی سواریمان کردەوە بۆ ئافرەتان لەسەر شەقامەکان کە لەوە داهانی ئافرەتانمان داوە کە وەرزش بکەن وانی ئافرەتانمان داوە کە بێ جیاوازی بێ ئەوەی تونتیژیان بەرامبەر بکرێت لە هەمان کاتدا کۆمەڵێک هۆکاری تر یاخود ئەو بەیانیەت یان بۆ نمونە لە کاتی بۆ دامەزرانی کۆماری کوردستانی مەهاباد ئێمە لەو ڕۆژدا زیاتر چخل لەسەر چاندنی هەستینەتەوایەتیەکەین لای تاکردنی کۆمەلگایان خود بۆ نمونە لە ڕۆژە لە هەر بۆنەیەکی تراکە ئەکرێ مێژووی بێ یاخۆ تا شتێکی تر بێ بە زیاتر گرنگی بەلایانی قوتابیان ئەو چالاکەی کەوتت خۆلی پاسکی سواری یاخود پێشبڕکەی پاسکی سواریتان کردێتەوە بۆ ئافرەتان کەی بوو چەند ئافرەت بەشداریت یا کردبوو؟ بەڵێ لە درێژەی هەڵمەتی شانزە ڕۆژەی بەرەنگاری تونتیژی دژ بە ئافرەتان بوو ئەم ساڵ نەخێر لە ساڵی ڕابردوودا ئەنجامدراوە ئەوە 2 ساڵە لە هەرێمی کوردستان کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە توانین تا بڵێن کەرتی لە ناو کەرتی پرۆدەشدا یاخود کەرتەکانی تریشە هەر بە هەمان شێوە خوێندن و یاخود ئیشکردن وەستاوە بۆی ڤایرۆسی کۆرۆنامیش بۆی خۆپاراستنەوە بووە ئێمە وەکو ئەو پێشوەرکەیەمان ساز کرد 2 ئامانجمانەوە یەکێک لەوانە کە ئافرەتانیش دەتوانن وەرزش بکەن گرنگی بە وەرزش بدەن پاسکی سواری تایبەت نییە بە ئافرەتان و دوو دەتوانن لەسەر شەقامەکان ئەو شتانی کە ئامانجیانە بیکەن کۆمەڵێک پاسکی سوار یاخود کۆمەڵێک ئافرەت کۆمەڵە قوتابی شاری سلێمانی کە نزیکەی 44 ئافرەت بەشداریان تێدا کردووە و لە کۆتاییشدا خەڵاتمان بەسەری کەم و دووسێمەکان تا دابش کردو بەسەر بەشداربووەکانی تریشدا دابش کردووە کە خۆشبەختانە ئەمە کاریگەریەکی تری لەسەر ئافرەتانە بووە لە دوای چەند ڕۆژێکی تر بینیمانە ئافرەتان هەر لە هەماشوە خەریکی پاسکل لە خوڕین بوون کە لە هەمان ڕۆژ کە ئەویان کردووە بربەستیان بۆ دروست نەبووە بۆ چوونیشیان وابووە و لە هەمان کاتیشدا باوەڕیان بوو بە کە لە ڕۆژی دوایش تووشی ئەو موقعی فەرابنەوە بۆی ئەمە درێژەی کێشاوە ئەو شوێنە کوێ بووکەوە هەڵتان بشار بە ئەو چالاکیە لەسەر شەقامەکان بوو و لە پارکی هەواری شاریشکەوە شوێن توانی وەرزشیشی تیا بکەی و لەوێشدا هەر پرۆژەیەکی پاسکی سواری هەیە کە ئافرەتان پیاوان دەتوانن لە پاسکل لە بخورن و لەسەر شەقامەکانیش یاخود بۆ نمونە ماراسۆنمان کردوتەوانی کە ئافرەت و پیاوان تێدا بەشدار بوون یعنی گەنج و لاو بەیەکەوە تێدا بەشدار بووە لەو پێشبڕکەی ماراسۆنەیە باستێکی ئەو ماراسۆنم بۆ بکەیت بەڕاستی ئەو پلانانە ئەو پرۆژانە پرۆژەی زۆر جێگەی بەیاخن چونکە کۆمەڵە کشتنکەوا لە کۆمەڵگەی کوردەواریان نییە ماراسۆن پاسکەی سواری بۆ ئافرەتان یعنی شایانی ئەوەیەکەوە برە بۆ شتان بۆ پرۆژانە بکرێت باسی ماراتۆنە ئێمە ماراسۆنێکمان ئەنجامدا بە هاوکاری لەگەڵ لەقەکانی تر بووە و لە 25 ئەنجاممانداوە 2019 ئەو ماراسۆنەکەمان ئەنجامدا لە سلێمانی وەلا تاسلوجەدا تاسلوجە دەستی پێکردواتە لەسەر شەقام بوو ماراسۆنەکە کە بەشداری و هەم بە هەمان شێوە کچ و کوڕ بووە و ماراسۆنەکە ڕێژەیەکی زۆر بەشدار بووە ناتوانم ڕێژەکە زۆر زۆر بچکە ئێمە لەو ڕێژەی کە چاوەڕێمان دەکرد زۆر زیاتر بەشداریان کردبوو نزیکەی 400 زیاتر بەشدار بوو لە ماراسۆنەکە بە بێ جیاوازی چکە ئێمە پێشتر لە ڕێگەی هەردوو ڕەگەز بوون بەڵێ پێشتر لە ڕێگەی ڕێکلامەکانەوە کۆمەڵێک کەس ڕۆژانە پەیوەندیان پێوە دەکرین داهاتنە ماراسۆنەکە و ماراسۆنەکە لە تاسوجەوە دەستی پێکرد هەتاوەکوونێ نزیک ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە لەوێ کۆتایی بە ماراسۆنەکە هات
چەند ساعتی خەیان وڵی بپێی بەشداربووەکان بوو هەبوو یاریزان بوو زووتر ئەی بڕێ هەش بوو زیاتر بوو هەبوو بە 10 دقە ئەگەی هەبوو کەمتر لە 10 دقە گەیشت بوو هەش بوو هەر ناگەی بەس حەزی لە ماڕاستانەکە بوو بینەر بووە بەڵێ حەزی پێی بوو گرنگ بەشداری گرن ئەژی خان زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ من لە کۆتایە چیت هەیە بۆ ئافرەتان کەەوە تۆ وەکو ئافرەتێک لەو ڕێکخراوەیە کار دەکەیت بە پێگوێدانە هەر بەربەستێک کار و پرۆژی خۆتە بەرداوامی پێداوە چی ئامۆژگارەیەکت هەیە بۆ ئافرەتان بۆ قوتابیان بۆ داهاتویان زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ گرنگیدارتان بە یەکەتی قوتابیانی کوردستان و لەو ڕۆژەدا لایاتان بوو من بە هەموو ئافرەتان دەڵێمیان ئەو کەسانیان ئەو کچانیان ئەو قوتابیانەی کە هەن پێم خۆشە بێن دەست پێ بکەن بە کاری ڕێکخراوەی چکە بەڕاستی کە ئاوا دەبینرە لە دوورەوە ینی ئافرەتی کەمە مانای ئەوە نییە کە ئێمە لە قیادەکەی ئافرەتمان قوڵ نەبێ نەخێر ئێوە وەرنە پێشۆ ڕێکخراوی قوتابیان هاوکاریتان دەکا و پێم خۆشە تەواوی ئافرەتان لەیان خۆیانەوە دەست پێ بکەن و بەرەو هەنگاوێکی تر بڕۆن نک هەر لە ڕێکخراوی قوتابیان بەڵکو بێ لە ناکردەکانی ترا ئیشکەن و بپێی گرنگی و توانە و لێهاتووی خۆیان گرنگی دێ بەهرەکەن چەندین ئافرەتمان هەیە کە بەهرەیان هەیە بەڵام بەهرەکانی خۆیان لەناو ماڵەکانی خۆیان ناقەتیز کردووە نایڵن ئەو بەهرانیان بێتە دەرەوانێ بۆیە من ینی پێم خۆش هەموو ئافرەتان بەبێ جیازی کارکە و ئەوەی گرنگی پێنەدەن قسەی کۆمەلگا بێ قسە هەر دەکرێت بەڵام زیاتر گرنگی بەتوانەوە بەهرەکانی خۆیان بدەن بێگومان ئەگەر شتێکی هیچیش نەزانیت ئەوە لایەنێکی ڕێکخراوێک دەست دەگرێت من لێرەوەش دەڵێمەوە جێی شانازی منە ڕێکخراوەکە وەکێکم لەو ئافرەتانەی کە شانازی بە ڕێکخراوەکەمەوە دەکەم و هەمیشە شانازی منە زۆر باشە بەخێر بێتەوە دووبارە سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت بەڵێ خۆشەویستان منیش دەمێت لێرەوە پیرۆزبایی لە سەررجەم کادران و ئەندامان و ئەندامانی سکرتارەت و سکرتێری ڕێکخراوەکەش بکەم کە 18 شوبات ڕۆژی ساڵیاتی دامەزرانی ئەو ڕێکخراوەیە و سپاس بۆ بینەرانیش بکە تاکو ئێستا لەگەڵ مابوون تا بەرنامەیەکی تر کاتێکی شاد بۆ مولایەکە